بابەت قەرزیش ڕیبا نییە ئەمن کابرایەکەم عملەمە لە کوردستان لە هەر هەموو شارەکانی ئەو هەولێرەی ئەمنیش دەکەم کابرایەک بە ناوی ڕئیس عەشیرەتەکە حەرەبە ئەمن لەگە مهندسێکی چوویمە ژۆرێ خانیویم بە کاملی لە بۆ تەحمیر کردیە خانیوی لە گوندی ئەمریکیە ئەمن خانیەکەم کردیتەوە هەیکەل دووبارە خانیەکەم چاک کردیتەوە تەسلیمم کردیتەوە ئێستاش ئەمن ئەوە چەند جار ئەوە لە مودەی یەک ساڵی ئەمن داوای لێ دەکەم دابنیشی لەگەڵمان چەند جار هاتیتە سەرخەت دادەنیشن لەگەڵمان تەهدیدمان دەکەن مانجی ڕەمەزانێ 27 ڕەمەزانێ لە کافتریایەکی لە بەعەرکەی لەگەڵی دانیشتیمە حیمایەکانی دەمانچەی پێشانی من دەنەوها دەمانچەی پێشانی من دەن ئەمن لە دەمانچەی وان ناترسێم بەڕاستی یعنی ئەمن ژیانم بێزار بوویمە دنیا و بنیا قەرداری دنیا و بنیای بوومە 2 ساڵەکە ئەمن هیچ دەکەم بەس پارێک خەڵکیت دەمەوە ئەو پارەی ئێستاشم کە پێیا کردیا ئەو کابرای لە منی خواردیا ئێس عەشیرەتەکە حەرەبە هەڕەشیان لێکردینە دوینێ ناپێرێ کاوەرە دوینێ ناپێرێ حیمایەکەی مەڕوان تەها تهدیدی وەی کردیا هەر کەسێک کۆنگرێ ڕۆژنامەوانی بکە شێخ دەیگریت و دەسزنەی دەکا و دەشی گوژن ناوی شێخەکەی نادەم ناوی کەس نادڕێت بەلێ و شێخە عەرەبە لە ناو هەولێرە بڕی پارەی من 3 دەفتەر و 48 وەرەقەیە